سڵاو ئەرکی مامۆستا قوتابی بە شێوەیەکی سەرەکی لە کۆمەلگەی داکۆنە حکومی تاوا جیاوازە. مامۆستا پەروەردە و تێگەڵکێشی بابەتە زانستیەکەی دەکات و خۆی دەبێت بە بنوێیەکی جوانی ڕەوشت بۆ پێگەیاندنی تاکێکی تاوا. مامۆستا بە مەشان پەروەردە هەمیش بابەتە زانستیەکەی دەگەیەنێت و بە هەوڵێک و ئامانزە پێکرد. لەریاکە پۆدکاست لەگەڵتان بەردەوام دەبین لەسەر بابەتێکی گرنگ، ئەویش ئەرکی مامۆستا قوتابی. بۆ ئەمە بەستە گفتوگۆ دەکەین لەگەڵ بەسۆس. سڵاو بەسۆس. سڵاو فەرحناس. پێت وایە جیاوازێک لە پرۆسەی خوێندن لە سەردەمی کۆن و لە ئێستادا هەیە؟ بێگومان جیاوازی هەیە. ئێستا سەردەمی تەکنۆلۆژیای و هۆیەکانی فێرکردن زۆرن، بەتایبەت لە قوتابخانەکەمان بابەتەکان بە شێوەیەکی کردداری ئەنجام دەدرێن و گرنگی زیاتر بە چالاکی و بەهرەکانیان دەدرێت، هەروەها گرنگی بە توانە و بیرروڕای قوتابیان دەدرێت. ئەرکی مامۆستا بۆ پێگەیاندنی تاکێکی وا پێشکەوتوو چۆن؟ مامۆستا هەموو توانەکانی دەخاتە گەڕ بۆ پێگەیاندنی پەیامەکەی بە بەکارهێنانی ڕێگەی جیاواز، بێ جیاوازی ڕەگەز، ئاین و نەتەوە. هەروەها ئەمەش بە بەراورد بە سیستەمی کۆن تا ڕادەک پێشکەوتوی بەخۆیەوە بینیوە. پێت وایە مامۆستایان ئەم هەوڵانەی کارگەری لەسەر قوتابیان دروست بکات؟ بەڵێ، بێگومان نەک جیاوازی دروست کردووە، بەڵکو تا ڕادەیەک دروستی کردووە. ئێستا لە قوتابخانەکەمان نەک بابەتە زانستیەکان، هەروەها بابەتی چالاکیش وەکو ژەنیار، وەرزشوان، وێنەکێش بەژێری بەتوانە لە نێوان قوتابیان دروست بوونە. بە دڵنیایی ئەمەش گزارش لە جیاوازی سیستەمی خوێندن دەکات. سوپاس بەسۆس. لە کۆتاییدا دەڵێن ئەرکی مامۆستا پێگەیاندنەوەیەکی بەرپرسیارە. کاتێک کەسانی وا هاتنە ناو کۆمەلگا کارەکانی خۆیان و دەوروبەریان ئاسان دەکەن. زۆر سوپاس.